ملدن بە واقعیەتە و هەمان ئەو دروشمەیە ئێمە بڵێنەوە خەڵکێکی زۆر یەکجار خۆشبەوە بوون بە کوردایەتی ڕێگە نادەین بڵاوکرەوەی بۆ پێشەوەش کیرۆر بکرێت. پێشەر دا ئەمە لە مانگی 1993 یەکەم ژمارەی بۆ پێشەوەیە کە مۆڵەتەکەش مۆڵەتی وەزارەتی ڕۆشنبیریشی تیا بە ئیمزای شێرکۆ بێکەس وەزیری ڕۆشنبیری بوو. ئەو ژمارەیە بە یەکەم باسی مەراسیمی پێکهاتنی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق دەکات لە شارەکانی هەولێر و سلێمانی بێجگەلەوە باسی لە مانگرتنی نزیکەی 2 ملیۆن کرێکار دەکات کە ئەو کاتە لە هیندستان کرا و کۆمەڵی گفتوگوی تایە هەرە و کاتە لەگەڵ ڕابەری حیزب سەبارەت بە پێکهاتنی حیزبی کۆمونیستی کرێکاری لەسەر هەلومەرجی کرێکاران لە عێراقدا بابەتێکە تایەتی وارە و سەردەما کە بۆ پێشەوە دەرچوو لە سەروبەندیەوەدا بوو کە ڕۆژنامەی وڵات داخرابوو کە هی پەکەکە بوو ئێمە ئیدانەمان کردووە یەکێکە لە بەیاننامەی حیزبی تیا بوو لەسەر ئیدانەکردنی داخستنی ڕۆژنامەی وڵات. هەموو ژمارەکانی بۆ پێشەوە لەو کاتەدا کە دەرچوون مۆری ئەو ڕۆژانەی پێوەیە مۆری ئەو هەلومەرجەی پێوەیە کاتێک کە کرێکاران لە مانگرتندا بوون بۆ پێشەوە لەگەڵ کرێکاران لە مانگرتندا بووە ناڕزایەتی جەماوەری لەسەر شەقام هەبوو بۆ پێشەوەش لە پاڵ ناڕزایەتی شەقام لەسەر شەقام بووە لە هەلومەرجێکداگە شەڕی ناوخۆیی بوو بێەوە بۆ پێشەوە و کاتە دەنجێک بووە لە دژی بۆ نمونە شەڕی ناوخۆیی جیاوازی شکەشیەوەیە کە من کە زۆر گرنگە ئەوەیە کە بۆ پێشەوە یەکێک بوو لە ڕۆژنامە هەرە جەریئەکانی دەورانی خۆی کە توانم بڵم توانی جەراعەت بدا بە خەڵک ئەو ڕەخنانەی کە بۆ پێشەوە و کاتە لە ژمارەکانی خۆیدا دەیگرت خەڵک ویان تێدەگەی کادایان لەمە توندڕەویە ئەوە زیاد لە پێویستە ڕەخنە لە دین ڕەخنە لە دیموکراسی ڕەخنە لە کوشتنی ژنان ڕەخنە لە بێمافی مناڵان ڕەخنە لە نائەمنی ڕەخنە لە شەڕی ناوخۆ ڕەخنە لە هەموو مەسایلێک ڕەخنە لە دابوونەریکی کۆنەپەرستانە و دواکەوتوانە ئەوانە هەموو ژمارەیەکی بۆ پێشەوە دەتوانم بڵێم ژمارەیەکی گرنگ بوو کەم ژمارە هەبوو لەو کاتێک کە دەرچوە گرنگترین مەسایلەکانی ئەو بڕگەی تێدا عکس نەبوو بێتەوە بۆ نمونە منبەری هەڵسوراوان گۆشەیەکی بۆ پێشەوە بوو کە هەمیشە لەگەڵ هەڵسوراوان و ڕابەرانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی وەکو کرێکاران و ژنان و لاوان و بزوتنەوەی ناڕزایەتی لە شەقامدا گفتوگۆی دەکرد کەم ژمارە هەبوو یادی هاوڕێیانی کتیانە بێ کە لە پێناو ئازادی سۆشیالیزمدا گیانیان بەختکردووە کەم ژمارە هەبوو لەسەر گرنگی کاری ڕێکخرا و ڕێکخراوبوونی کرێکاران ڕێکخراوبوونی چین توێشە زەحمەت کێشەکان قسەی نەکردبێت لە هەندێک لە ژمارەکاندا جێگەی ئەوەشمان کردبووە کە ئەدەب و هونەریش ببێت بە بەشێک لە ژمارەکانی بۆ پێشەوە ینی بۆ پێشەوە دەتوانم بڵم کە هەتا تاکە دەنجێک بووکەوە کاتە بەرگری لە مەسلەی ئازادی سیاسی و هەتا هەموو ئەو بۆنانەی کە حیزبی کۆمونیستی کرێکاری لە بەگەڵ پێکهاتنی خۆی هێنایەنی و کۆمەڵگەی کوردستانەوە بۆ پێشەوە هەموو ئەوانەی نیشان دەداوە نەریتێکی نوێی داهێنا کە بەڕاستی دەتوانم بڵم جەراعەت بەخشین بوو بە هەموو قەڵەم بەدەستێک بە هەموو ڕۆژنامە نووسێک بە هەموو ژنێک بە هەموو کرێکارێک بە هەموو ڕابەرێکی کرێکاری سەیری لاپەڕە بە لاپەڕەی بۆ پێشەوە بکە دەبینێت کە هەر کامێک لە هەر لاپەڕەیەکی بۆ پێشەوەدا دنیایەک لە هەواڵی کرێکاری دنیایەک لە وتار و ریپۆرتاژ لەسەر هەلومەرجی کرێکاران و ناوەندەکانی کار لە هەموو ئەوانە تیای بوو بۆ نمونە سەردەمە مەسەلەی ئابڵۆقی ئابووری لەسەر عێراق و کوردستان هەبوو مەسەلەی شەڕی ناوخۆیی هەبوو ئەوانە بەشێک لە بابەتە سەرەکیەکانی بۆ پێشەوەیان پێک دەهێنا مەسەلەی گرنگی بەرپاکردنی ریفراندۆم مەسەلە وەستانەوە بەدژی ڕژێمی بەعس و سیاسەتەکانی هەموو ئەمانە گۆشە بە گۆشەی ئەو سیاسەتانە بوون کە لە پاڵیدا بەجیا لەوانە ڕێگە چارەکانی حیزبی کۆمونیستی کرێکاریشی دەخستە ڕوو بابەتەکانی زۆر بوون ڕۆژ بە ڕۆژ بۆ پێشەوە بەرەو پێش دەچوو بەڵام لە ساڵی 95دا وتارێکی هاورە ڕێبوار ئەحمەد لە پەیوەند بە مەسەلەی ژنانەوە
لە ژێر ناوی ئیسلامیەکان پەیامی کۆیلایەتی و اقتصادی ژنان ڕادەگەیەنن ئەوە یەکێک بوو لەوانە کە دەنگدانەوەیشی یەکجار گەورەی بەدوای خۆی داهێنا تا ئەو ڕادەیەی کە بووە مایەی وەڕێخستنی بەرامبەرچیەکی کۆمەڵایەتی لە مابینی حیزبی کۆمۆنیستی کرێکاری دەسەڵاتی سیاسی و بەتابەتی لە بەرامبەر کۆنەپەرستی ئیسلامی و ئیسلامیەکانی کوردستان و تەنانەتەوە بە زۆرێک کاریگەریدانا کە حکوومەتی ئەو کاتەی هەرێم بۆ ڕازیکردنی دڵی مەلاکان وەزارەتی ڕۆشنبیریان بڕیاری ڕاگررتنی بۆ پێشەوەیدا بەڵام بڕیاری ڕاگررتنی بۆ پێشەوە ئەو کاتە کارێکی ئەوەندە ئاسان نەبوو هەر بۆیە لەگەڵ ئەوەی کە بڕیاری ئەوەیاندا لەلایەکەوە حیزب کەوتە بەرامبەرچیەکی گەورەی کۆمەڵایەتی و لەلایەکی کەشەوە کاردانەوەیشی یەکجار گەورە بەڕووی داخستنی بۆ پێشەوە ڕوویدا ئەنەوەی کەبیرم بێ هیچ کامێک لە بەشەکانی کۆمەلگەی کوردستان لە کرێکارانی خەستەخانەکان لە کرێکارانی کارگەکان لە ڕۆژنامەنووسان لە ئازادی خوازار تا دەگاتە دادوەران کەوتنە بەرگریکردن لە بۆ پێشەوە بۆ ئازادکردنی بۆ پێشەوە تێکۆشان بیرما و کاتە دەیان پارێزەری خۆبەخش بوونە بەرگریکەر لە بۆ پێشەوە و سەرنجام هەرە ئەو گوشارانەش بوو سەرنجام لەگەڵەوەدا کە بۆ پێشەوە ڕاگیرا بوو ئەو گوشارانە گوشارێکی یەکجار گەورە بوون ینی لە مەسەلەی میدیایی چۆ بۆ دەرەوە تقریباً بوو دوو بەرەی دیاریکراو لە بەرامبەر یەکدا بوون بەرەیەکیان کە بەرەی حیزبی کۆمۆنیستی کرێکاری بوو لەلایەکەوە کە هێزێکی یەکجار بەرین لە کرێکاران و زەحمەتکێشان و ڕۆژنامەنووسان و کەسایەتی سیاسی و نووسەر و دادوەران لە پشتی بوون ئەمە لایەنێکی بوو کە زۆر مهم بوو بەڕاستی توانی بۆ سەرنجام بیکە وە لایەنێکیکەی بۆ پێشەوە نەوەستا ئێمە هەرە و کاتە بیرمان لەوە کردەوە کە تا و کاتەی بۆ پێشەوە بە جۆرە ڕسمیەکەی دەکرێتەوە ڕێگەی ئەومان کردەبێت هەواڵنامەی کرێکاریمان دەرکرد ئەمە بۆ نمونامەیەکێکە لەو ژمارانە کە خۆمان لە چاپخانەی کە ئەمان کرد بۆ ئەو کاتە بوو کە بۆ پێشەوە ڕاگیرا بوو بەڵام بە هەمان تەسمیمی کە دیارە بە هەوڵی هیممەتی کەسانێک کە لەگەڵ ئەم حیزب و ئەم بزودنەوەی ئێمە نزیک بوون و ئومێدیان بە حیزبی ئێمە و جوڵانەوەکەمان بوو هاوکاریان کردین وەمە لە مەطبعە دەرنەچوە لە مەطبعەیەکی تایبەتی دەرچووە کە خەڵک بۆی کردی و بەجیا لەوانە هەواڵنامەی بۆ پێشەوەمان دەرکرد بەجیا لەوەی کە مەسەلە سیاسیەکانی ئەو سەردەمەی دەگوێزایەوە و هاوکاتیش هەموو ئەو کاردانەوەی بەڕووی داخستنی بۆ پێشەوەدا یا ئەو بەیان نامە ناڕەزایەتیانەی کە بۆ ئازادکردنی بۆ پێشەوە لە ئارادا بوو لە هەواڵنامەی بۆ پێشەوەدا بڵاو دەکرانەوە دەتوانم بڵین بۆ یەک لەحزا بۆ پێشەوە لەگەڵ ئەوەدا کە بە شێوەی ڕسمی لە چاپخانەوەستا بەڵام ئێمە نەمانهێش بیکەین هەتا بلێ یەکێک ماشێتەکانی یەکێک لە هەواڵنامی بۆ پێشەوە بوو ڕێگە نادەین بڵاوکرەوەی بۆ پێشەوەش تیرۆر بکرێت بەڕاستی ئەو کاتە کە مەسەلەی تیرۆری ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەستێکی دوورودرێژ بوو تیرۆری ڕۆژنامەنووسان و سەرکوتکردنیانە بوو بۆ پێشەوە یەکێک لە مەیدانەکانی کێ بە بچوێنی من وەستانەوە بوو بەڕووی ئەم هەموو تیرۆرە کە هەبوو کارە من هەر مەسەلەی تیرۆری سیاسی ناڵم تا مەسەلەی تیرۆری ژنانێکێک بوو لەو شتانەی کە ئەو کاتە ئێمە هاتین وتمان دەبێت کوشتنی ژنان لەژێر هەر بیانویەکدا بێ مەحکومە و ئیدانەمان کرد ئەو کاتە زۆر کەس پێیان دەوتین کە ئەمانە خەریکن دیفاع لە بەرەڵایی دەکەن بەڵام کاری ئێمە وای کردواتر خۆیان هەر ئەو کەناڵانەی ویان بێ ئێمە دەکو دواتر خۆیان لە مینبەری تەلەڤیزیۆنەکانیانەوە و لە ڕادیۆکانیانەوە لە ڕۆژنامەکانیان ناچار ملدەن بە واقعیەتە و هەمان ئەو دروشمەی ئێمە بڵێنەوە یا مەسەلەی دروشمی ئازادی بێ قەید و شەرتی سیاسی مەسەلەی عەدالەتی کۆمەڵایەتی ینی بە جۆرێک وای لێ هات بوو هەم حیزبەکە و هەم بۆ پێشەوە وای کرد بوو کە کۆمەڵێک وشە دەربڕین هەبوون کە دەهاتنە پێشەوە خەڵک دەیوت ئەوەی کۆمونستەکان ئەوەی کۆمونیزمی فێکاریە ئەوە هی مەنسەر حکمەتە بەو جۆرەیانی دەتوانم بڵم کە بۆ پێشەوە یەکجار نەخشێکی یەکجار زۆری بوو تەنانەت هەر ئەو کاتەش کە بۆ پێشەوە کە داخران لە 2000 کە دوای ئەوەی لە حیزبی ئێمە دەدرێت و بۆ پێشەوەش لە مەیداندا نامێنێ بە جۆرەکەی خۆی کە قەدەغە دەکرێ تەنانەت کۆمەڵک لە نووسەر و ڕۆشنبیر دەستیان بۆ دەرکردنی بڵاوکراوەی کە بە ئامانجی ئەوەی کە جێگەی بۆ پێشەوە بە جۆرێک بگرنەوە هەتا هاوڵاتی یەکێک بوو لەو نمونانەکە بخۆم لە بەشێک لەو بەڕێزانی کە ئەو کاتە لە هاوڵاتی شیان دەکرەوتیان ئێمە بۆی ڕسمان بر بۆ هاوڵاتی بۆەوەی هەوڵێک بێ لە ڕاستەی کارەکانی پێشووتری بۆ پێشەوە وەم دەتوانم بڵم کە بەڕاستی بۆ پێشەوە لە نێو میدیای کوردیدا هێندە جێگایەکی بەرزی هەیە هەمووانەی لەو سەردەمەدا لە کۆتایی نەوەتەکان تا ساڵی 2000 لە کۆمەڵگەی کوردستاندا بوون میدیای بۆ پێشەوەیان بینیوە یا بۆ پێشەوەیان بینیوە لە سلێمانی و لە هەولێر تا دەگات و دهۆک و زاخۆ بۆ پێشەوە لە کتێبخانەکان هەبوو و لە شوێنەکان هەبوو تەنانەت لە هەموو قەزا و تەنانەت لە گوندەکانیشدا هەبوو من نابێ بیرمام چێکە دەیان و سەدان کە سپانسۆری بۆ پێشەوە بوون مانگانە کۆمەکیان پێی دەکرد
لە دەیان شوێنەوە خەڵک هەبووە تەنانەت لە سەردەمی ئابلۆقی ئابووری کە هەلومەرجێکی زۆر سەخت بوو خەڵک ژیان و گوزەرانی بێ ئەندازە سەخت بوو کەسی خەڵک حاضر بوو پارەی کیلۆ برنجە بکات کیلۆیەک برنج بدا بەوەی کە بۆ پێشەوە دەرچێت ئەنی بۆ پێشەوەی هێندە بڵاوکراوەیەکی خۆشەویست بوو هێندە بڵاوکراوەیەکی جێگەمتمانە بوو زۆربەی زۆری هەواڵە کرێکاریەکان هەواڵە جەماوەریەکان هەواڵی تیرۆری ژنان هەواڵی توندوتیژی ژنان و ئەوانە لەلایەن خودی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ژنانەوە بە بۆ پێشەوە دەبێت ینی بەمانای کە ئێمە دەتوانم بڵێم کە خەڵکی ئەکسەریەتی زۆربەی زۆری خەڵکی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی ئازادی خواز و پێشکەوتنخواز بۆ پێشەوەیان بەو مینبەرە دەزانی کە دەتوانن لێەوە قسەی خۆیان بکەن دەتوانن لێەوە دەنگی ناڕزایەتی خۆیان بەرزکەنەوە و دەیانویست لەو ڕێگەیەوە تەنانەت بزانن کام ڕێگەیە بگرنەبەر لە بەرامبەر شەڕ چی بکەن لە بەرامبەر بێمافی چی بکەن لە بەرامبەر ئابلۆقی ئابووری چی بکەن لە بەرامبەر سیستەمی سەرژنان چ بکەن لە بەرامبەر بێمافی مناڵان چ هەنگاوێک بگرنەبەر ڕێکخراوبوون چ معنایەکی هەیە هەموو ئەوانە کارێک بوون کە لە بۆ پێشەوە هەیە و هێشتاش بانگوازی هەر کەسێک دەکەم کە دەیەوێت بزانێت کە دەور و نەخشی بۆ پێشەوە چۆن بووە دەتوانێت سەردانی کتێبخانەی گشتی دێمانی بکەوە سەیری ژمارەکانی بۆ پێشەوە بکە یا ئەوانی کە بۆ پێشەوەیان لا دەست دەکەوێت دەتوان بیبن یا ئەوانی کە بیرەوەریان لەگەڵ هەیە دەتوانن هەموو ئەوانە نیشانی بدە نەک لە زمانی خۆمانەوە بەڵکە لە زمانی خەڵکیی کەوەکە و سەردەما کە بۆ پێشەوەی تیا دەرچووە بێن باسی بۆ پێشەوە بکەن ئەو کاتە تێدەگەین کە بۆ پێشەوە چ دەورێکی گرنگی هەبووە لە نێو میدیای کوردی لە کۆمەڵگەی کوردستاندا ئەو هەموو ڕەخنانەی لە بزوتنەوەی کوردایەتی و لە ئیسلامی سیاسی دەگرێت بەتابەتی لە بزوتنەوەی کوردایەتی هەلومەرجێک بوو کە تازە بزوتنەوەی کوردایەتی بەرەسەڵات گەیشت بوو خەڵکێکی زۆر یەکجار خۆشبەوە بوون بە کوردایەتی کەچی ئێمە لەو سەردەمەدا پێمان وتن بە خەڵکی کوردستانمانوت نا ئێوە نابێ ئومێد بەوانە ببەستن ئەوەی کە ئێمە لە سەرەتای نەوەتەکاندا بە خەڵکی کوردستانمانوت بە کۆمەڵگەمانوت تازە بە تازە دوای 30 ساڵ هێشتا تازە خەریکن بەو پشتانە دەگەن کە ئێمە ڕۆژە وتومان خاڵێکی یەکجار مهم بوو بەتابەتی خەڵک یەکجار خۆش باوەڕ بوون بە کوردایەتی وتیانەوە دەسەڵاتی خۆمانە وتیانم جارە ئەوانەی کە خەریکن دەسەڵات دەبەنە دەستەوە وتیانەوانە کوردن وتیانەوانە دەسەڵاتی خۆوڵاتیە وتیانە و زوڵمشتەی کە پێشتر بە ئەسلەی کردوین بە هاتنی ئەمانە کۆتایی پێدێن بەڵام ئێمە هەر ئەو وەختە ڕەخنەمان لێگرت و هێشتا ڕۆژ بە ڕۆژ ئەو بۆچوونانەی ئێمە و ئەو ڕاگەیاندانەی ئێمە و هەموو ئەو شتانەی کە بۆ پێشەوە هەرە و کاتە وتی ڕاهبەرانی و حیزبەوتیان حقیقەتەکەیان دەرکەوت ئێستا دوای 30 ساڵ دەبینین کە هەموو خەڵکی کوردستان لە هەموو کوچە و کۆڵانێک لە هەموو شەقام و جادێک لە هەموو کارگە و گەڕەچێک لە هەموو دێ و کوێرە دێک تەن دەگات خەڵک دەنگی ناڕزایەتی بەرز بووەتەوە ئەوەی کە ئێستا ئەو ناڕزایەتی بەرز بووەتەوە ئێمە لە سەرەتای نەوەتەکان وتمە